بەداخەوە ڕەوشە گوا دروست دەبی کە لە توانای نەک کەس نما دەوڵەتەکانیش هەندێک لە دەوڵەتیش کوردیش جەولەش کە لە شەڕ دروست دەبێت ئەوە لە ناوچە کوردنشینەکان لە ڕۆژئاوا حتا ئەگەر هەیە بگاتەوە بە هیوامانە بێ پرۆسەی ئاشتی شەلە لەش توش بێتن لەبەر ئەوەی ئێستا ململانەی ئیسرائیل و تورکیا هەروادێ بەهێز دەبیتن و تورکیا هەست پێ دەکاتن ئیش لەسەر ڕوخانویان یان لاوازکردنی و دابشکردنی دەکرێتن ئەو زانیارێ من هەما لە ناو تورکیا وەزعەکان لا یەک دوو مانجدا هاتووە زووترە احتیمالە زۆر هەیە و کورد لەگەر سووریا ببێت بە کێشەی لە حکوومەتی سووریا و دوێنێ تورکیا ڕێگیری کرد ینی ناوێت تورکیا ناوێت لەبەر ئەوەی دەزانی ناوێ ئەحمەد شەڕ یان حکوومەتی سووریا کورد پێک بێت لە بەزانە بە چۆن ئێران حوسی و حەماس و هەشت وانەی هەیە تورکیاش ئەحمەد شەڕ ئیلۆ هەندێک دانایە کە بەڕێوەی بباتن و ڕێگری لەسەر بکاتن ئیتر نازانرێت چەند سەر دەکرێت چەند سەر ناگرێت ئەحمەد شەڕ فرسەتێکی مێژووی گەورەی لە دەستە خۆیدا و من ئەو زانیاریانەی من برادران زانیاری و کە تا ئێستاش نازم تا ئێستازام غەڵەتی گەورەمان نەکردیە بە تایبەتی لە ڕۆژئاوا لە سووریا لەسەر عێراق لەسەر هەرێمی کوردستان کە ئێستاش سەفین و بەیان لە تورکیان لە ئەمریکانە من دەمەوە بڵێم یعنی ئەو نەخشەیدان برای بەداخەوە نەک ئەوە مەسعود و مەسرور و پاڤل پێگەیان زۆر بەهێز نابی لە بێ ئۆپۆزیسیۆنیش دەبینێ بەڵام کلک و باڵ دەکرێن بەس دەمینێ بەرحاڵ بێنە سەر ئەوەی تورکیا ئەزانێت ڕەوشی خراپ دەبێت و ئیش لەسەری دەکرێەوە دڵنیا بنەوەی سووریا بەشی ئیسرائیلە و ئەمریکا باڵات لەگەر ئەمریکای باڵە هەتا ئاسمانی سووریاش و بنکەی تورکی نابی دابنەژنی تەنێک دوزار لەیدا بە هەر حاڵ جەولەیەک لە شەڕ ئەگەری زۆری شەیە بە دێرە زور و ڕقە بەهۆی ئەو عشائیرە عەرەبانە لە کورتان بدەن ببێت بە شەڕێکی گەورە لیان بدەن و هەسەدە ئیسپات و زودی خۆی پێدەکرێت لەبەر ئەوەی هێزەکی گەورەی هەیە ئەمریکا و ئیسرائیل لەو نقطەیە لە پشتنە ئەگەر ئەمریکا لە ناو ڕۆژاواش کشاوە ئەو دڵنیا بن ئەوە کەمینە لە بۆ تورکیادان دەدرێتەوە کە دەڵێم تەوقعاتە ڕەنگی منیش خەڵەت بین براکەم باس ئەگە بکشێتەوە تورکیا ئەگەر هەیە بێ ئەحمەقایەتیش بکە بۆ ئەوی لی بدەن یان ئەوە تا ئەو بی بە هەر حاڵ تورکیا باش دەزانی بە دەردی ئەو قسەی ئەو برادری زۆر جوان گوتی تو لە مارەك قەزی لە کووردە هەسەدا لەسەر سنووری بی ئەوە ڕۆحی چ بە جۆرە ئیسرائیلێکی بە ئەژدیهاک بگاتە سە سنووری کە ئیسرائیل دەبی ئەو خەتەی بکاتەوە لە تەلئەبی بۆ بگاتە ڕۆژ ئاوای کوردستان بە شەکل لە هەرێمی ئەوە ڕێڕەوی داودا بە ڕێزانەوەی بە من گوترایانی ئەوزە دەرێن کاکە ئێستاش بڕۆن ئەوەی تەورات بخوێنتەوە ئەوان ئەو دەوڵەت جوولەکە و ئەو نەخشەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەڕێت بەو ڕێیە بەداخەوە من ئەو جملەیە لەگەڵتاندام بەڕاستی ئەوی لە غەزە دەکرێت ئیسرائیل دەیکا کۆمەلگای بەشەریەت شەرمەزاری لە بۆ هەر هەمومان لە منەوە بەڵام زیاتر لە بۆ ئەو هەموو هێز و لایەنە ئیسلامی کە نایانتوانێت 2 ساڵە هیچ ڕێگریەک لە برسیکردن زیژی منداڵی غەزەی تێکەن بەهەرحاڵ بینەوە سەر ئەوە بۆیە ئەگەر هەیە کورد و سووریا بەشەڕ بێن حکوومەتی شەرع بەشەڕ بێن دەولەیەک بکەن عەرەبەکانیان لێ عەشائیران بدەن بەس لیان دەدرێت خراپیشان لێ دەدرێت و لەگە تورکیا شوجم کە ئەمریکا هەندێک شت کە بەڵام مەترس سووریا سەی ئیسرائیلە لێ ناگەڕێت تورکیا هیچ پێگەی هەبیتن ئەوەش نەک لە بەچاوی گەشتی کوردە قازانجی خۆیەتی بۆی ئەگە پرۆسی ئاشتیش خەلەرێکیا بوو دیارە پرۆسی ئاشتی جگەلەوەی کە ئیسرائیل مەسەڵەن ئیش لە بۆ ئەوی خۆی دەکە استراتیجی خۆی دەکە لە ناو تورکیاش باڵە چێرە بەهێز زدی ئاشتی ها بۆ زانیاریتە زۆر زدی ئاشتە لە تورکیا مەشاکری زۆرە کو ئێستا دەبین ئێرانەوە تەمایە پایتەخت چۆل بکاتن 15 میلیۆنە لە بێ ئاوی بێ کارەبایی کوورەوەز یان زۆر خراپە ئێران یعنی بەهەرحاڵ ئەخیری خێربیە من نامێ وردەکاری ئەو شتانە لە ئێستا باسکەم و لە بۆم نییە ئەوە تۆمبارا شتە گۆڕدرێت تۆمبارا کاتبوو دۆستی ئەردۆغام و دەیگوت فدرالیەت و دەوڵەتی عوسمانی کاچ خۆم ئەگەن یەک دوو جملەی بڵێ ئەو تۆمباراکە کە نوێنەری ئەمریکا بوو ئەمن پێم وتم دەڕۆشتەمەوە بەرێستش ڤیددیۆ تێکستیشەیە کە دەگۆڕدرێ لەبەر ئەوەی فەڕەنسیەکان زمانیان لێدا راپۆرتێکی خراپیان نەسەدەلەوەی تۆمباراک بە کەڵەگایی قسەی کرد هەتا لەگە مەزلوم کۆبانیش
دەویان ببوو لێ قبول نەکرد بوو ینی ئەو وەکو ئاغایەک مامەڵی کرد بوو ئێستا وا دەگۆڕدرێت لەبەرەوەی نەخشەی ئیسرائیل کە داینایە بە پاڵپشتی ئەمریکا و ئیسرائیل ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەگۆڕێ ئەوەش قەت دەوڵەتی عوسمانی کە تورکیا ئیدعای وا دەکات دەڵێت دەمن دەوڵەتی عوسمانی دەژێنمەوە ویلایەت دروست دەکەم کوبا بە خۆ فارسەکان ئەویان نەکرد هەر بەو زانیاریتان ینی لە دیرۆکداگە بگەڕی فارس وەختی خۆی چوون جوولەکان لە عبودیت ڕزگا کرد تا ئێستا جوولەکە ئەوی لەبەر چاوە بۆ زانیاریتان کەچی ئەو زەچیان لە ئێران کرد ئەس لە تورکایە کاتیە دەری ئەم دەوڵەتی عوسمانی دەژێن مقابل ئیسرائیل و هەموو شەڕ و ئەو 2 ساڵ 3 ساڵە بچی بەڵە ئەردۆغان فەرموها ئەوە مەشروعەکەی تو بۆیە ئێران لابدا پرۆژەی دەوڵەتی عوسمانیش لە ناو دەبە لە من وەگرن و سووریا هەسەی ئەوەیە من هەر ئەوەندە دەڵێم بە کورد گوتراوە هیچ مەترسن لە ڕۆژئاوا هیچ مەترسن لە ڕۆژئاوا هەر شتێک ڕوویدا جەولەیەک شەڕ دەبێت بەڵام لە قازانجی کورد دەبێت کورد پێگەیەکی بەهێزی لە ڕۆژئاوا هێت سیاسەتێکی منداڵانی بۆ نەکرد تند ڕەوی بۆ گەن نەبووە کۆمەڵێک خاڵی بە هێزێکی مدەڕەبی هەیە لەگەر ئەم بەرژەوەندی دەوڵەتان تا ئێستا دەگونجێت بۆی ئایندەی هەیە وەکو پارتیوچێتی نییە پارتیوچێتی سە بەیان سامی عەبدوڕەحمان و لە سەفینیان نادیە بابە کاکە وەڵڵا و هەم پارەی سرف مەکەن ئەو نەخشەیدان درایە ئەنگۆ کلکوباڵتان کرایە بەس بەداخەوە لە بێ ئۆپۆزیسیۆنی دەمینێن بۆیە هیچ پێویست نەخشە لە بەنگ پارتیوشتی ناگۆدرێتەوە بەڵام ئەگەر هەیە هەشت و سوودانی و ئەمریکا و ئیسرائیل هەندێک جەولە و شت بکرێ بۆیە وەکو گوتم پارتیشوا خۆی خرکردەوە چاوی لەوێ مەعاشەکە درا ئیتر دوو مانجیت کەش گۆڕانکاری ڕوودەداتن بە هەر حاڵ بەداخەوە جەولێشکی شەڕ دروست دەبیکەم بخۆم ئەهلی ئەوەم تەمەنا ئەوە ناکەم قەت ڕۆژێک لە ڕۆژان شەڕبی بەڵام تورکیا ئاگرەکە خۆش دەکات لەبەر ئەوی دەزانی شەڕ دەگاتە بەرد نەک بەردە سەر سنوورەکانی دەگاتە ناو ئەستەمبۆل و ئەنقەرەی نەکە لەگەر ئەوە لە ناوە خۆشی دوو کوتلەیە ئیتر هەموو ئەوانە دەتەقتەوە و ڕۆژانی داهاتوش ئەو قسانەی ئێمە دەبینن